ڕێز بسڵاوەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتیاوڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی چوارشەممە. سەرەتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی خەڵکی شاری بۆکان، ناڕەزایەتی خانشینکراوانی تەمینی اجتیماعی، زەوتکرانی داراییەکانی 22 هاوڵاتی خەڵکی پارێزگای سمنان، بەیاننامەی خوێندکاران دژ بە شەپۆلی نوێی لە سێدارەدانی هاوڵاتیان و سەپاندنی حکمی 6 ساڵ زیندان بەسەر هاوڵاتیەکی دانیشتووی شاری تاران. بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی هاوڵاتیەکی خەڵکی شاری بۆکان. بە پێڕاپردەکان هاوڵاتیەکی خەڵکی شاری بۆکان سەرەڕای تێپەڕبوونی زیاتر لە 5 مانگ لە دەست بە سەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو هاوڵاتیە بە ناوی ئیبراهیم مەردانی تەمەن 43 ساڵ ڕۆژی سێشەمە 25 سەرماوەزی 1404 هەتاوی لەلایەن هێزەکانی داری اطلاعاتی ڕژیم و دەست بەسەر و ڕەوانەی گرتوخانەکانی ناوەندە ئەمنیەکان کراوە. شایانی باسە کە سەر ڕای بە دوواداچوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵات زانیاریەک لەبەردەستدا نییە و لە مافی پەیوەندی لەگەڵ بنەماڵەکەی بێبەشکراوە. ناڕزایەتی خانشینکراوانی تەمینی اجتیماعی ڕۆژی سێشەمە 15 گوڵانی 1405 هەتاوی خانشینکراوانی تەمینی اجتیماعی دژ بە پێنەدانی حەقدەستە دواخراوەکانیان ناڕزایەتیان دەربڕی. بە پێی دوایین راپۆرتەکان سەرڕای بەرزبوونەوەی حەقدەستی خانشینکراوانی سندوقی دیکەی خانشینی هێشتا حەقدەستی خانشینکراوانی تەمینی اجتیماعی بەرز نەکراوەتەوە و ئەمەش بووەتە هۆی خراپی دۆخی ژیانیان. هەروەها ناڕازیان خوازیاری پێدانی حەقدەستە دواخراوەکان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە و هەروەها کۆتایی هاتنی گوشارەکانی هێزە ئەمنیەکان بۆ سەر خانشینکراوانی ناڕازی بوون. زەوتکرانی داراییەکانی 22 هاوڵاتی خەڵکی پارێزگای سمنان ڕۆژی ڕابردوو دەستگای قەزای ڕژێمی کۆماری ئیسلامی ڕایگەیاند کە داراییەکانی 22 هاوڵاتی خەڵکی پارێزگای سمنان لەلایەن دەوڵەتەوە زەوت کراوە. بە وتەی سەرچاوەگادارەکان داراییەکانی ئەو هاوڵاتیانە بە تۆمەتی هاوکاری لەگەڵ دەوڵەتی دژ بە ڕژێمی کۆماری ئیسلامی و هاوکاری لەگەڵ ناوەندە ئەمنیە بیانیەکان زەوت کراوە. لە هەمان کاتدا دەستگای قەزای ڕژێم لە ڕاگەیاندنێکدا ئاماژەی بۆ کردووە کە ئەو کەسانە هەوڵیان داوە ئەمنیەتی وڵات تێک بدەن و خزمەتی وڵاتانی بیانی بکەن. بەیاننامەی خوێندکاران دژ بە شەپۆلی نوێی لە سێدارەدانی هاوڵاتیان ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە خوێندکارانی زانکۆی عەلامەی تەباتەبایی لە بەیاننامەیەکدا ئاماژەیان بەوە کردووە کە ڕژێمی کۆماری ئیسلامی بە لە سێدارەدانی هاوڵاتیان هەوڵی سەرکوتی ناڕازیان دەدات. لە بەیاننامەکەدا سەرڕای ئیدانەی توندی دەستپێکردنی شەپۆلی نوێی لە سێدارەدانی بنکراوانی سیاسی لە ئێران ئاماژە بەوە کراوە کە تۆمەتەکانی محارەبە بەغی ئەفساد فیل ئەرض کا بە شێوەیەکی نایاسایی بەسەر چالەکانی مەدەنی سیاسی خوێندکاریدا دەسەپێندرێت بە مەبەستی لە ناوبردنی هەر چەشنە ناڕەزایەتی لە ئێرانە و پێویستە دەستبەجێم جەنایەتی دژ بە خەڵک کۆتایی پێبەهێنرێت. سەپاندنی حکمی 6 ساڵ زیندان بەسەر هاوڵاتیەکی دانیشتووی شاری تاران بە پێی دوایین راپۆرتەکان هاوڵاتیەکی دانیشتووی شاری تاران لەلایەن دەستگای قەزایی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە حکمی 6 ساڵ زیندانی تازیری بەسەردا سەپێندراوە. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ ئەو شارۆمەندە بە ناوی حەمید کاژانی ڕێکەوتی چواردەی بەفرانباری 1404 هەتاوی و هاوکات لەگەڵ دەستپێکردنی ناڕزایەتیەکانی مانگی بەفرانباری 1404 هەتاوی لەلایەن هێزە سەرکوتگەرەکانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر و ڕەوانەی زیندانی تارانی گەورە کراوە. شایانی باسە کە ناوبراوە بە تۆمەتی هەوڵدان بۆ تێکدانی ئەمنیەتی وڵات و تەبلیغ دژ بە ڕژیم ئەم حکمەی بەسەردا سەپێنراوە. خراپەی دۆخی ژیانی بەندکراوانی ژن لە زیندانی وەکیلابادی مەشهەد بە پێی دوایین راپۆرتەکان بەندکراوانی بەندی ئارامش و کەرەنتینەی زیندانی وەکیلابادی مەشهەد لە دۆخێکی زۆر خراپدا دەژین. راپۆرتەکان ئاماژە بۆ دەکەن کە زیاتر لە 30 ژن کە لە ڕەوتی ناڕزایەتیەکانی مانگی بەفرانباری 1404 و دەستپێکردنی هێرشەکان ئەمریکا و ئیسرائیل بۆ سەرپێگەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی دەست بەسەر کراون لەلایەن بەپرسانی زیندانەوە ڕەوانەی بەندی ئارامش و کەرەنتینەی زیندانی وەکیلابادی مەشهەد کراون و هەروەها لە دۆخێکی زۆر خراپی ژیاندا ڕاگیراون. هەروەها سەرچاوەگادارەکانی ئاماژە بەوە دەکەن کە ئەو بەندکراوانە لە سەرەتایترین مافەکانیان بێبەشکراون و تەنانەت کۆمەڵێکیان ڕۆژانە لەژێر ئەشکەنجەکانی هێزە ئەمنیەکاندان.
درێژەی هێرشەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بۆ سەر وڵاتی ئیمارات. دوایین هەواڵ. ڕۆژی سێشەمە 15 گوڵانی 1405 هەتاوی سپای پاسدارانی ڕژێمی کۆماری ئیسلامی با چەندین درۆنی ئینتیحاری و موشەکی بالیستیکی هێرشی کردە سەر وڵاتی ئیماراتی یەکگرتووی عەرەبی. بەپێی دوایین هەواڵەکان وەزارەتی بەرگری ئیمارات ڕایگەیاندووە کە چەندین درۆنی ئینتیحاری و موشەکی بالیستیکی لەلایەن سیستەمی بەرگری ئاسمانیەوە تێکشکێنراوە و هێشتا هەڕەشەی هێرش لە ئارادایە. شانی باسە کە تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە زانیاریەک سەبارەت بە ڕێژەی زیانەکان بەدەستمان نەگەیشتووە و ئەگەری هەیە کە ئاڵۆزیەکانی ناوچەکەش دەست پێ بکاتەوە. بەڵێ بینەران و گوێگرانی خۆشەویست گەشتی هەواڵەکانم پێشکەشکردن کات و ساتێکی باش بۆ هەموو لایەن.